ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکی تری ڕاڤا بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان دیدارێکی تایبەتە سەبارەت بە دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان و یادی 16 ئاب، دیدارێک تایبەت بە خەبات و تێکۆشانی زیاتر لە 3/4 سەدەی حیزبێکی سیاسی کە ڕووداوێکی مێژووی گرنگ بوو. ئەم گفتوگۆیەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عومەر خدر، ئەندامی مەکتەب ڕێخستنی سلێمانی هەڵەبجە ڕاپەڕینی پارتی دیموکراتی کوردستان. مامۆستا عومەر بەخێر بێت و خۆشحاڵ. مامۆستا ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە، هەوکاتی تۆمارکردنی بەرنامەکەمان ڕۆژی 16 ئابە کە بۆ خۆی ڕۆژێکی مێژووی و گرنگ و دامەزرانی پارتی بۆ خۆی ڕووداوێکی گرنگە. وێڕای پیرۆزباییمان لە جەنابەت وە لە خەڵکی کوردستان و ئەندام و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان پێم خۆشە بەوە دەست پێ بکەین کە بەڕێزت لەم ڕۆژەیە پەیامت و پیرۆزباییت. بە ناوی خوای گەورە میهرەبان، زۆر سپاس بۆ جەنابەت و بۆ تەلەڤیزیۆنەکەتان. سەرەتای قسەکانم بە سڵاو و ڕێز و پیرۆزبایی بۆ ساڵ ڕۆژی لەدایکبوونی جەنابی سەرۆک بارزانی و پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و جەماوەر و ئەندام و هەواڵ و لایەنگرەکانی و سڵاو و ڕێز بۆ کەس و کاری شەهیدان و شەیدە سەربەرزەکانمان و سڵاو و ڕێز بۆ کەس و کاری زیندانیان و خۆراگریان کە ئەو پێشمەرگە قارەمانانەی کە بە شەو نوخوونی و بە پێشکەشکردنی تەمەنی جوانی خۆیان لە خەبات و تێکۆشان لە شاخ لە شار لە ئاوارەیی لە دەربەدەری لە برسێتی توانیان ئەم ڕۆژە دروست بکەن و ئەم پارتی دیموکراتی کوردستان دروست بکەن و ئەوەی شانی باسەکە ساڕۆژی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان ساڕۆژی لەدایکبوونی جەنابی سەرۆک بارزانیشە کە ئێمە ئەمڕۆ لە 77مین ساڵی یادکردنەوەی داین. دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵیشیدا لەدایکبوونی جەنابی سەرۆک بارزانی ڕووداوێکی گرنگە لە مێژوو یان لە بزاوی ڕزگاری خوازی گەلی کوردە. گرنگیەکەی کە بمانێ باسی بکەین کە بۆ گرنگە لەسەر چ گرنگە، دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان دەتوانین نای بنین دامەزرانی استراتیژێک یا خۆناغێکی نوێ لە مێژووی گەلدا، لە مێژووی کوردستاندا و لە مێژووی نەتەوەی کووردا، چونکە دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان بە استراتیژێکی نوێەوە دەستی پێکرد کە بە ناوخۆ بە خەڵکی کوردستان و بە حکوومەتان و بە دەوروبەری گوت کە کورد ئامادەیە دوای کۆتایی هاتنی جەنگی دووەمی جیهانی بە استراتیژێکی تازەوە بێتە مەیدان بۆ داواکردنی مافەکانی گەلەکەمان بۆ ئەوەی بتوانێت ئاوات و ئامانجەکانی گەلەکەمان بێتنەوە بتوانێت کۆتایی بە ئەو قۆناغی پێشخۆی بێنێکە قۆناغی داگیرکاری و چۆسانەوەی گەلی کورد بە تەمەن پێش پارتی دیموکراتی کوردستان کۆمەڵێک حیزب و ڕێکخراوی دیکە هەبووە لە سیەکان و لە سەرەتای چلەکانیشدا وەکو کۆمەڵی هیوا، کۆمەڵی حیزبی ڕزگاری، حیزبی شۆڕێژ. گرنگی یاکەڵین دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان خاڵێکی وەرچەرخانە خاڵێکی گرنگە لەوەیە کە پارتی لەدایکبوونەکەی بۆ کۆکردنەوەی هەموو حیزب و ڕێکخراوەکان لە حیزبێکدا دروست بووە، یعنی جیاوازە لە دروستبوونی هەموو حیزبێکی دیکە لە کوردستان و لە مەنتیقەکەشدا. لەوانەیە ئەگەر حیزبێکی دیکە لە بە ئینشقاقێک لەدایک بوو بێ یا بە جیابوونەوەیەک لەدایک بوو بێ یا بۆ ئیزافەکردنی حیزبێک لە حیزبەکان لە ژمارەی حیزبەکان لەدایک بێ، ئەمانە هەموو پێچوانە لەلای پارتی دیموکراتی کوردستان. پارتی دیموکراتی کوردستان ڕۆژی لەدایکبوونی ڕۆژی کۆکردنەوەی هەموو ئەو حیزبانەیە، حیزبی ڕزگاری، حیزبی شۆڕێژ، کۆمەڵی هیوا، کۆمەڵی دارکەرلقی، حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و ئەفسەرانی ئازادی خواست هەمویان با ڕابەرایەتی جەنابی سەرۆک مستەفا بارزانی ڕەحمەتی لە یەک حیزبدا کۆکرانەوە نەکرانە یەک ئاراستە و یەک بیر و باوەڕ و یەک قۆناغی استراتیژی یان یەک هەدەفێک کە ناوی پارتی دیموکراتی کوردستانە. بۆیە دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان فرە ڕەهەندە، فرە استراتیژە، فرە مینبەرە، قۆناغێکی گرنگە لە قۆناغی مێژووی گەلەکەماندا. دەستخۆش مامۆستاجان. مامۆستا جەنابەت باسی کۆتایی هاتنی جەنگی جیهانی دووەمەت کرد و ئەو قۆناغە ئەم ناوچەیە تووشی جۆرە لە شڵەقان ببوو و جۆرێک لە پەرتەوازەیی لە ناو دۆخی دەوڵەتەکانی ئەم ناوچەیە هەبوو. پارتی دیموکراتی کوردستان لەو چرکە ساتەیە دروستە بێت کە جارێک تر دەوڵەتەکانیش لەم سنوورە
نوێ ریفۆرم لە خۆیان نابکەن خۆیان تازە بکەنەوە بە جۆر لە جۆرەکان سەر پێ بکەونەوە و جۆرێک لە دابەشبوونی تازەش دروست بوو لە ناوچەکەیە ینی خوێنەوە چییە بۆ ئەو هەلومەرجەی کە لە 46 دوای ئەوەی کە جەنابشت باست کە چەند ڕێکخرا و گروپ و حیزبێکی سیاسی تری کوردی هەبوون بەڵام هیچ کامێکیان نەیانتوانی بۆ قۆناغی درێژ بەردەوام بنووە بە جۆر لە جۆرەکان خەمڵی نێک نەبوو لە فکری کوردیە بەڵام لە 46 پارتی دیموکراتی کوردستان دروست ئەبێ و کەسایەتی مستەفا بارزانی وەکو سەرۆکیم حیزبە وەکو قایدی بزوتنەوەی ڕزگاری خواز لە 46 قۆناغەکە ینی بۆ کورد جوڵێکی مێژوویە ڕووداوێکی گەورەیە لەوەی کە بەڕاستی کورد لە ڕێگەی دامەزراندنی پارتیەوە ئەوێ بێتە ناو مێژووە و حزورێکی بەهێستریە بێت ناو مێژووە خوێنەوە جەنابەت بۆ ڕۆڵی کەسایەتی مستەفا بارزانی لە کۆکردنەوەی چین و توێژە جیاوازەکان ناوچە جیاوازەکان و دروستکردنی چەترێک بە ناوی پارتی دیموکراتی کوردستان بە ئامانجی سەرخستنی بزافی ڕزگاری خوازی کوردستان بەڵێ مێژووی پارتی دیموکراتی کوردستان مێژوویەکی هێندە دەوڵەمەندە هێندە مێژوویەکی گەورە و زۆرە کە دەتوانیت لە هەر بارێک باسیکەی نامەیەکی ماستەر یا دکتۆرای لەسەر بنووسی ئەوەی جەنابەت باسی دەکەی لە 16 ئابی 46 کە پارتی دیموکراتی کوردستان تێدا لەدایک بووە سەرەتای لەدایکبوونی ڕووداوێکی دیکەیە کە تا ئێستش بڵین دەتوانین بڵین ئاساوارەکەی ماوە لە ساڵی نۆ کۆتایی پێهاتووە کەوی جەنگی ساردا کە لە نێوان بلوکی ڕۆژهەڵات و بروکی ڕۆژئاوا لە ناو جەنگیش هەستی پێدەکرا بەڵام دوای کۆتایی هاتنی جەنگەکە لەسەر دابەشکردنی دەستکەوتەکانی دوای جەنگ کە هەموو جیهانی بەسەر دوو جەمسەری شەرقی و غەربی یا بلوکی سەرماداری و بە مستەڵەحاتی ئەو کاتەی بەکاری بێنەوە ئیشتراکیدا دابەش کرد کە ئەوە تەنها جنابی سەرۆک بارزانی و پارتی دیموکراتی کوردستان توانیوێتی لەو بلوکبەندیدا بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێتەوە چونکە ئێمە دەزانین ناچینە باسی مێژووی حیزبەکانی دیکە تەمە ئەو بلوکبەندیە زۆر جارجڵی بۆ زۆر حرەکەی یان حیزبی دیکەش خۆشکردو بۆی لە فترەیەکدا گەشە بکەن و لە فترەیەکی دیکەدا نێڵن گەشە بکەن بەڵام پارتی دیموکراتی کوردستان لەو ڕۆژەوە کە دامەزراوە لەبەرەوەی وەڵامدەرەوەی واقعی کوردستان بووە و وەڵامدەرەوەی داخوازیەکانی گەلەکەی خۆی بووە وەڵامدەرەوەی دانیشتوانی کوردستان بووە توانیوێتی لەو جەمسەربەندی کە ئەو کات بووە تا کۆتایی توانیوێتی عێلاقەیەکی باشی لەگەڵ هەردوو جەمسەرەکە هەبێت تەوازن لێنەوە هەردوو جەمسەرەکە ڕابگرێ ئەوەی مەدیوێکی دیکەدا بڵێن استراتیژ لای پارتی دیموکراتی کوردستان مافی و ماف و داواکاری و ئازادی گەلی کورد بە بۆیە توانیوێتی لە ینی وەک لوبی مۆزوعەکە لای ئەو میلەت و نیشتیمانەکەی خۆی بێ لەگەڵ ئەو دوو جەمسەر هەبکە و پارتی دیموکراتی کوردستان بە دیدێکی جیاواز نە بە دیدێکی شەرقی هەبووە نە دیدێکی غەربی هەبووە نە لەگەڵ بلوکی سەرمایه‌داری بووە نە لەگەڵ بلوکی ئیشتراکی بووە لەگەڵ بلوکێکی کوردی بووە لەگەڵ استراتیژێکی کوردی بووە لەگەڵ ئاوات و ئامانجەکانی گەلەکەی بووە توانیەتی لەو دەرفەتە بتوانێت بەسەر لە دوای کە پارتی دیموکراتی کوردستان لەدایک بووە لە عێراق ڕژیم پاشایەتی لەسەر کار بووە و دواتریش دوای کە بنای بڵێن شۆڕژیانی انقلابی عەبدولکەریم قاسم و دواتر دەسەڵاتی هەردوو عارفەکە عەبدولسەلام عارف و عەبدوڕەحمان عارف و دواتر باسیەکانیش پارتی دیموکراتی کوردستان ڕۆژ بە ڕۆژ هەنگای بەرەوپێشەوە ناوە گەشەی کردووە بەرەوپێشەوە چووە و هەتا لە دوای ڕاپەرێنیش کە ملاحەزەت کردبێ پارتی ڕۆژێک نەوە بەرەو دواوە بچێتەوە ئەمە نیشانەی پەیامبەر ڕاستی و دروستیەکە بە چونکە تەنها ڕاستی دەتوانێت بە دەرەجای تەمەنی خۆی بەردەوام بێ کە پارتی توانیوێتی لەگەڵ هەموو ینی پارتی هەموو قۆناغەکان بووە پارتی هەموو زروفەکان بووە پارتی لە پارتی ئەو قۆناغە بووە کە کورد پێویستی پێ بووە نەکرد لە قۆناغی دامەزرانی دواتریش کە ڕووداوەکان دەگۆڕێن ڕژێمی پاشایەتی کۆتایی پێدێ و ڕژێمی دەسەڵاتی قاسم دێتە سەرکار بۆیە پارتی تەنها بەلاوە ئەوەی گرنگ بووە کە بتوانێت لە بواری کۆمەڵایەتی لە بواری سەربازی لە بواری سیاسی لە هەموو بارەکاندا چۆن بتوانێت خزمەتی گەلەکەی خۆی بکە ینی قەزیی گەلەکەی لای ئەوی هەدەفی استراتیژی خۆی بووە مەوسا هەموو شۆڕشەکانی کورد گرنگن بە تایبەتی لە سەدەی 19ەوە منتیقەکە لەگەڵ ئەو دۆخە تازەیە کەیت و سەرهەڵدانی ناسیۆنالیزم لای تورک لای عەرەب لای فارس کوردیش بە جۆر لە جۆرەکان بەئاگایەتەوە و لەگەڵم چەمکای دەرگیرە بێ ژمارێک شۆڕش بەر لە 46 بەر لە دامەزانی پارتی سەرهەڵێن کە سەرباری گەورەی و گرنگیەکانیان بایەخەکانیان بە کەیل و کێشانەی ڕۆژە بەڵام شۆڕشەکان شۆڕشی ناوچەین زیاتر و لە دوای دامەزانی پارتیەوە لە 61 شۆڕشی ئەیلول سەرهەڵەیە
کە شۆڕشێکە شۆڕشێکی گشتگیر شۆڕشێکی سەرتاسەری لە زاخۆ بۆ خانەقین شۆڕشێک کورد لە پارچەکانی ترەوەیەن بەشداریم شۆڕشاکەن و تەواوی پێکاتەکانی کوردستان بە کلدانی و ئاشووری و مەسیحی و یەزیدی و کاکەی و هەموو ئەو پێکاتانەی تەنان بەشێک لە عەرەبی ناوچەکە مشارەکەی شۆڕشاکەن هاوبەشیەکەن لەسەر خستنیان ئەنی خوێنەوە چیە بۆی کە پارتی لەگەڵ دروستبوونیە لەگەڵ گەشۆ و نشون نماکردنیە هێواش بەرە ئەوە ڕات کە کاتێک شۆڕش هەڵە گیرسێنێ شۆڕشێک هەڵە گیرسێنێ شۆڕشێکی گەورە و گشتگیر شۆڕشێکی پەیامدار شۆڕشێک 14 ساڵ بەردەوامە بێت خوێنەوە جەنابەت بۆ شۆڕشی ئەیلول وەکو بەشێک لە دەستکەوتەکانی پارتی وەکو بەشێک لە دەستکەوتەکانی خەڵکی کوردستان چیە؟ شۆڕشی ئەیلول بەڕابەتی جەنابی سەرۆک بارزانانی جیاوازە لە هەموو شۆڕشەکانی پێشخۆی و لە ئەو شۆڕشانەی کە لە پارچەکانی دیکەش ڕوویان داوە چونکە تاکە شۆڕشە کە توانیوێتی هەموو گەل لە باشوور لە ژێر سەرکردایەتی یەک سەرکردە کۆ بکاتەوە کە جەنابی سەرۆک بارزانانی بووە توانیوێتی تاکە شۆڕشە کە توانیوێتی وەکو جەنابەت ئیشارەت پێدا لە زاخۆوە بۆ خانەقین لە ژێر سەرکردایەتی یەک حیزبدا کۆ بکاتەوە تاکە شۆڕشە کە توانیوێتی لە بواری کۆمەڵایەتیدا چونکە هەتاکو شۆڕشی ئەیلول کە ملاحەزەت کرد بێ کەمتر کوڕە فەقیر و هەژار و چینەکانی خوارێ توانیویانە ببنە مەسئول و فەرمەندە و کادری حیزبی و قیادەی حیزب و ڕابەرایەتی منتیقە و شوێنەکان بکەن کە ئەمە کە دواتر کە باسمان کرد لەلایەنە کۆمەڵایەتیەکە کە شۆڕشی ئەیلول و پارتی دموکراتی کوردستان چۆن توانیوێتی ئاڵوگۆڕ لە بواری کۆمەڵایەتی خەڵکی کوردستان دەبکە ئاماژەش بەوە دەکەین کە تاکە شۆڕشە توانیوێتی کە کوڕی ڕەشوڕوت و جوتیار و کرێکار و کرێکاری مححمەدێک بێتە ئەندامێکی سەرکردایەتی بێتە ئامر هێزێکی گەورە بوێ بە کادرێک مەسئولی ناوچەیەک و مەسئولی لەکەک بۆیە پارتی دموکراتی کوردستان لە هەر بارێکە تۆری پێشەنگیەکەی لە ڕاددە بە دەرەکە ڕاستی ناتوانێت کەسێک یان نووسراوێک یان کتێبێک وەسفی لایبکە ئەوەندە گەورە بووە مەسەڵەن خۆم ئێستا چەندین لێکۆڵۆنیۆم دیوە لەسەر پارتی دموکراتیان کە تەماشا دەکەی لێکۆڵۆنیەکە زۆر جوانە بەڵام کە تەماشا گەورەی پارتی دموکراتی کوردستان دەکات خۆی پێ نەداوە نەیتوانیوە ئەو حەقا بە پارتی دموکراتی کوردستاندا مەسەڵەن ئێستا ئێمە لە دوای ڕاپەڕین لە ساڵی 91ەوە ئاشنایەتیمان بە پەرلەمان و حکوومەت هەبووە بەڵام وەرە لە شۆڕشی ئەیلول ئەوە وەک خۆی جێبەجێکرا بەس ناوی پەرلەمان و حکوومەت نەبووە شۆڕش جگە لەوەی کە وەکو حیزب هەبووە پارتی دموکراتی کوردستان بەڕابەتی جەنابی سەرۆک بارزانانی کە ڕابەتی شۆڕشی کردووە تەماشا دەکەی مجلیسی تەنفیزی هەبووە ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش بووە کە بارەگاکەی لە پشدەر بووە کە ئەو ئەنجومەنە جیاواز بووە لە حیزب ئەمن ئەندامی سەرکردایەتی حیزب بووم ئەندام بووم لەوێ شێخێکی شتەیدا ئەندام بووە کوڕەفەلایەکی شتەیدا ئەندام بووە مەلایەکی شتەیدا ئەندام بووە ریسپێکی شتەیدا ئەندام بۆ فەرمەندە هێزێکی ینی ئەنجومەنێکە وەکو دەتوانین بڵین و تورکمان و مەسیحی و عەرەبی تێیدا ئەندام بووە مەسەڵەن پێش شۆڕشی ئەیلول پێش پارتی دموکراتی کوردستان ئەو تەنەوع و ڕەنگا و ڕەنگیەی نابی لە ناو شۆڕشێک و لە ناو ڕاپەڕین و لە ناو بەرخۆدانێکدا کە هەموو ئەوانە تێدا کۆکرابنەوە کرابن بە ئەنجومەنێکی منەظەمیش کە جگە لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی حیزب کە قیادەی پارتی دموکراتیان کردووە بە ئەنجومەنێکی دیکەوە بە سەرۆکایەتی سەرۆک بارزانانی کە قیادەی شۆڕشەکەی کردووە وەکو چۆن ئەو ئەنجومەنە لەوێ دەکرێت بە تەشبیهیکەی بە پەرلەمان بە هەمان شێوەش ئیدارەیەکە بۆ کە خزمەتی هەموو میلەتی کردووە لە هەموو شوێنەکان بە هەموو نەوەکانیەوە مەسەڵەن تەماشا دەکەی کەسێکی مەسیحی ئەندامی ئەو مەجلیسە بۆ کە قیادەی شۆڕشی کردووە و هەمان شت ئەندامی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان بووە هەمان شێوەش فەرمەندەی لق و بەتالوێن بووە بۆ تورکمانێکی شەروا بووە بۆ یەکێکی دیکەژەوە بۆیە ئەم فراوانی پارتی دموکراتی کوردستان لە سەرچاوی لە ڕێبازی بارزانی وەرگرتووە کە تێڕوانێکی فراوانی هەبووە بۆ شۆڕش و بۆ خەڵکو و بۆ میلەتەکەی خۆی کە هەموو چین و توێژەکان کوردستان تەنها کوردی کۆ نەکردێتەوە چۆن کوردی کۆکردەوە هەمان قەومیەتەکانی دیکەشی کۆکردەوە کە ئێستا سەردەمە باوی بانگەشەکردن بۆ بەیەکەوە ژیان و تەبای و لانکێ کە ئەوە لە شۆڕشی ئەیلول جێبەجێکراوە نەکەر ئێستا لە بەڵام ئێمە نەمانتوانی وەک خۆی شۆڕشی ئەیلول بتوانین بە هەموو خەڵک بە گەنجی ئێستا بە مامۆستای ئێستا بە خوێندەواری ئێستا بە کاسبکار و مەلایەکی ئێستا بە ڕیسپێک و پیاماخۆڵ و بە قوتابی ئێستا بناسین کە ئەو هەماهەنگی ئێستا دەبێت سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ ڕێبازی بارزانی و شۆڕشی ئەیلول کە ئێمە ئەو کاتە پارتی توانیوێتی خزمەتی هەموو چین و توێژەکان کە هەر ئەمەش سڕی سەرکەوتن و سڕی بەردەوامبوونی پارتی دموکراتی کوردستانیش بووە. مامۆستا وەڵام قسەی جەنابەت ئەمان باتەوە دووبارە حەزەکەم لەسەری ڕابوەستین
بۆ لای ئەو بابەتی کە جەنابەت باسیەکەی کە لەم قۆناغای ئێستا بابەتی پێکۆژیان و پرسی ئازادی و پرسی هەڵکردنی جیاوازیەکان پێکەوە زۆر ئیبرازەکرێت و ئەم زەوە ئەوەی کە جەنابەت باسیەکەی لەو قۆناغەیە شۆڕشێلول خاوەنی کۆمەڵە قیام بووە کە ئەوەی کە یان کۆمەڵە بەهایەک بۆی کە جەنابەت باسیەکەی ئەمە لە کاتێکە کە بۆ نمونە نەتەوەکانی ئەم ناوچەیە بە تایبەتی نەتەوە سەردەستەکان بەڕاستی خاوەنی ئەم قیەم و بەهایانە نەبوون بۆ نمونە هەر ئەوەی کە تەماشایەکەین گەلی کوردستان کە یەکێکە لە نەتەوە دێرینەکانی ئەم ناوچەیە بەردەوام ڕوبڕووی ڕەشە کوژ و ئەنفال و کیمیاباران و جینۆساید بۆتەوە و بەردەوام لەلایەن نەتەوە سەردەستەکانی چی تورک چه عراب چه فارس بەردەوام نکۆڵی لە بوونی کورد و بە زۆر لە زۆرەکان ئیش بۆ قڕکردنی کوردیش کراوە ینی دووبارە حەزەکەم لەسەر بابەتە بوەسین لەوەی کە لە قۆناغێکە کە ئەوانی تر هەوڵی قڕکردنی کوردیان هەوڵی ڕەشە کوشکردنی ئەدەن بەڵام کورد خاوەنی ئەو ئەفکارەیە کە پێکۆژیان لە ناو کۆمەلگای خۆیان بەدیبێنێن لەم ڕوانگەیەوە خوێنەوە جەنابەت بە تایبەتی بۆ قۆناغا و قۆناغە سەختەی کە ئەوانی تر نکۆڵی لە کوردەکەن بەڵام کورد ئەوانی تر قوبوڵەکە و هاوبەشیان پێەکە دەست خۆش بێ ئەمە هەم پرسیارێکی گرنگە هەم بابەتێکی گرنگە بیوروژێنین لەکوێ بیوروژین لەوەی کە پارتی دموکراتی کوردستان بەڕابەرایەتی جەنابی سەرۆک بارزانی پارتێکی ڕاستگۆیە ڕاستگۆیە لەگەڵ خۆی ڕاستگۆیە لەگەڵ ئەندامانی حیزبەکەی ڕاستگۆیە لەگەڵ میلەتەکەی چۆن لای پارتی ئەوە قەناعەتە یعنی تاکتیک نییە استراتیژە کە بڕوای بەیەکەوە ژین و بەیەکەوە بوون و بەیەکەوە هەڵکردن هەیە لەوانەیە حیزبێک لە قۆناغی لە قۆناکان بکاتە بانگەشەی هەڵمەتێکی هەڵبژاردن بتوانێت استیفادەشی لێ بکە بەڵام لای پارتی قەناعەت بووە بانگەشە و هەڵمەتی هەڵبژاردن نەبووە دروشمی قۆناغێک نەبووە دروشمی مەرحەلەیەک نەبووە بێت و جێبەجێکەوە پیادەی کازمێنی کە دەگەڕێەوە جاری کە باسی دەکەینەوە مەسەن لە مێژووی شۆڕشی ئەیلولدا تەماشا دەکەی مەسیحیەکان وەکو ئێمە قوربانیان داوە وەکو ئێمە تووشی ئەزیەت و ئازاری کەوری ڕوبەڕووبوونەوە بوونەوە پارتی دموکراتی کوردستان ئەو قەناعەتی کە لەگەڵ برا عەرەبەکان کە لە کوردستاندا نیشتە جێوەیان کە لەگەڵ ئەو دیلانێک کە لە شەڕدا بەجێگی داویان کە ئەوەی کە باسیکەی لە نەوەتوێت کە بە دەیان هەزار لشکری عراقی دان هەزار ئەندامی لشکرەکانیان کەوتۆتە دەست هێزەکانی پێشمەرگە و جەماوە و خەڵکە ئەمە لای پارتی دموکراتی کوردستان قەناعەت بووە کە هەموو دەبێت لە ڕۆژی دامەزراندنیەوە یەکێک لە خاڵەکانی کە بڕوای پێبووە وەکو قۆناغێکی استراتیژی تەماشاکە بەیەکەوە بوون بووە تا هەڵکردن بوون بووە بەیەکەوە یعنی دروشمی قۆناغێک نەبووە یانەوە نەبووە دەگەڕمەوە سەر قسەی ئەوەی کە پارتی بۆ هەموو قۆناغەکان وەڵام دەرەوەی قۆناغەکەی خۆی بووە هەر ئەمەش وای کردە کە پارتی لە هەموو قۆناغەکان لە قۆناغی کە تووشی گرفت بووە تووشی کێشە بووە شۆڕش دەزانی شۆڕش سەرکەوتنی تێدایە گرفتی تێدایە خواردبوونەوە و بەرەو لێس بەرەو خواریشی تێدایە بەڵام لە هەموو قۆناغەکان پارتی استراتیژەکەی خۆی نەگۆڕی ئەو استراتیژی کە باوەڕی پێ بووە توانیوێتی لەسەری بەردەوام بە لەسەر ئەو ڕێبازە کە ڕێبازی بارزانیە و توانیوێتی لەسەر ئەو دروشمانە بەردەوام بێت کە دروشمی نیشتیمانین کە دروشمی نەتەوەین دروشمی لەگەڵبوونی میلەتەکەی خۆیەتی بۆیە ئەم استراتیژیای پارتی وای کردووە پارتی بەردەوام لە گەشەکردندا بێت مامۆستا دەست خۆش بێ سوپاس بۆ هەموو شکردنەوەکانت وە گەڕانەوەمان بۆ ناو ئەو مێژووە بەرەو کۆتایی بەرنامەکە ئاچین بەڵام پێم خۆشە دید و تێڕوانین جەنابەت بزانم لەوەی کە پارتی مێژوویەکی بە پڕشکۆ و پڕشانازی هێناوە ئێستا بۆ خۆی قۆناغێکی زۆر گرنگە و تا ئێستاش پارتی گەورە هێزی کوردستانە و ئومێدی زۆرینەی خەڵکی کوردستان لەسەر پارتیە و چاوەڕوانیەوەیان هەیە کە پارتی ئیدامەی ئەو بەها و ئەو بیرروباوەڕێی کە 1970 ساڵە یان سێ چارەکە سەدە زیاترە پارتیکاری بۆکە و شۆڕشی لە پێناواکات و بەردەوامی پیاوە چەند گرنگە ینی پارتی بۆم قۆناغا بمانەوەی پارتی بەهێزی پارتی و پارتی چی بکات ینی لەوەی کە چۆن ئەگەر لە کاتی ئێستاە جۆرێک لە ئاستەنگ و گرێ گۆڵ هەیە جۆرێک لە ناڕێکی و ناتەبایی لە نێوماڵی کووردا هەیە تەسەورەکەم جارێکی تر ئومێدی خەڵکی نیشتمان پەروەری کوردستان دووبارە هەر بە پارتی و بە سەرۆک بەرزانی و باقیادەی پارتیە لەوەی کە چۆن بگەین بە قۆناغێکی باشتر پارتی خۆی دەزانێت بەرەوکوێ هەنگاودێنێ و چۆنیش هەنگاودێنێ و بەرنامەکانیشی چین بۆ یەگەر تەماشا بکەیت لە هەموو قۆناغەکاندا گەورەترین دەستکەوتەکان گەورەترین سەرکەوتنەکان پارتی و جەنابی سەرۆک بارزانی تۆماری کردوون لە قۆناغی شۆڕشی ئەیلولدا
ئەوە پارتی دموکراتی کوردستانە ڕێکەوتنامە 11 ئازار بەدەست دێنێ و دەیکاتە چەپکە گوڵی سەرکەوتن دەیکاتە چەپکە گوڵی وەفای بۆ خوێنی شەهیدان و پێشمەرگەکانی و جەماوەری کورد کە قوربانی داوە لەو ڕێبازە و لەو شۆرشەدا هیچ شتێکی تر پێش ڕێکەوتنامە 11 ئازار نیە. دواتر لە خۆناغی دوای ئەوەی ئەوە پارتی دموکراتی کوردستانە کە بەرەی کوردستانی و بەیەکەوەبوون و ڕێخستنەوەی جارێکە و لەمەکردنەوەی هەموو ئەو هێزانێک کە تەفرەقەیان کردووە و کوان دەکاتەوە لە چوارچێبەری کوردستانی ڕاپەڕین دەکات و دەستکەوتی ڕاپەڕین و پەرلەمان و حکوومەتی کوردستان دێنێتەکایەوە و کە ئەمەش قۆناغێکە کە جگە لە پارتی دموکراتی کوردستان کەس خاوەنی نییە. قۆناغێکی دیکە لە دوای دامەزراندنی سیستەم و حکوومەت و یاسا و بەرقەراربوون و هەنگاونان و هاتنە مەیدان لە قۆناغێکی دیکە ئەوە پارتی دموکرات و بە تەحدیدیش جنابی سەرۆک بارزانیە کە دێ ڕیفراندۆم دەکات دەستکەوتێکی گرنگی وا کە دەبێتە دەستکەوتی سەرتۆپی هەموو ئەو دەستکەوتانی کە لە ڕابردوو بەدەستی هێناوە. بۆیە لە هەموو ئەو قۆناغانەی کە قۆناغی تنگانە بە پارتی هاتۆتە مەیدان لە هەموو ئەو قۆناغانەی کە پارتی پێویست بووە قوربانی بدا قوربانی کە پێویستی ناوە بووە هەنگاو بنێ هەنگاوی ناوە کە پێویست بووە قسەی هەبێ قسەی هەبووە و هەموو کاتیش ئەوەی تەمسیل یان وێنەرایەتی هەموو داواکانی گەلەکەی کردووە تەمسیلی قۆناغی کردووە پارتی دموکراتی کوردستان بووە. لە ڕیفراندۆم جەنابەت دەزانی کە پرۆژەکە پرۆژەی پارتی دموکراتی کوردستان بۆ فکرەکەی جەنابی سەرۆک بارزانی بووە کە ئێمە ئێستا لە قۆناغێکداین کە بەشی هەر زۆری کوردستان لەژێر دەسەڵات و سایە و حکوومەت و پەرلەماندا ئێمە ئێستا پێویستمان بەوەیە کە ڕیفراندۆمێک بکەین بۆی ڕێی دوژمنەکان لەسەر کورد بزانن ڕێی خۆمان لەسەر میلەتەکەی خۆمان بزانین میلەتەکەی خۆمان حەق هەیە لەم قۆناغەدا ڕێی خۆی بە هەموو دنیا بڵێ. ئەمە فکری ئێمە بووە. ئەمە پارتی دموکراتی کوردستان چۆن لە هەموو قۆناغەکان لەگەڵ میلەتەکەی و میلەتەکەش لە هەموو قۆناغەکان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان بووە. ئێمە دوای ڕیفراندۆم هەڵبژاردن کراوە لە عێراق. بەشی هەر زۆری میلەتی کورد دەنگی بە پارتی دموکراتی کوردستان داوە. ئەمە نیشانەی چییە؟ نیشانەوە نیە کە خەڵکەکە هەر لە پارتی دموکراتی کوردستان ڕازیە. نیشانەیە کە تەییدی بۆ چوون و بەرنامەکانی دەکات. نیشانەیە کە هەموو دەمە حیزبە قەومی و نیشتیمانی و خزمەتگوزاریەکان دەتوانن جێی ڕەزامەندی خەڵکەکەی خۆیان بن و بە پێچەوانەشەوە هەموو ئەو حیزبانەی کە لە سەفی نیشتیمانیدا نەبوون لە سەفی نەتەوەیدا نەبوون لەگەڵ دەستکەوتەکاندا نەبوون لە قۆناغی لە قۆناغەکان زۆر ترساندونی زایفیەک و بۆچوونێکیان پێوە دیار بووە لە ڕێکیان کردووە میلەت سزای داون پێوتون ڕێڕاستەکە ڕێی پارتی و بارزانانی و جەنابی سەرۆک بارزانیە وەرنەوە سەر ڕێگای پارتی و پاڵپشتی پارتی بن. پارتی لە هەموو ئەرکی خۆی تێدەگا بۆیە قەت ئەمانەی نەکردوتە بۆ زوقینە و جارێکە لە هەموو دوای هەموو ئەو سەرکەوتانە جارێکی قسەی ئاشتی و تەبایی کردوتەوە. ئێستا جارێکی دیکە پارتی دموکراتی کوردستان جەنابەت دەزانی کە دەستی بە سەردانەکانی کردوتەوە بۆ حیزبولاهانەکانی دیکە بۆ پارتی لە بەغدا لە وڵاتانی ئیقلیم لە ناوخۆ لەگەڵ حیزبەکان هەرچی لە توانایدایە بۆ جارێکی دیکە چونکە خۆت جەنابەت دەزانی ئێستا کۆتایی بە شەریعەتی شۆڕژگێڕی و خەبات و تێکۆشانەوە هاتووە ئێستا سەردەمی هەڵبژاردن و شەریعەتدانەوە بەدام و دەستگاکانی حکوومەت و پەرلەمان و سەرۆکاتی هەرێم لە ڕێگای هەڵبژاردنەوە. بۆیە وا مەفروزە وا پێویستە هەکە هەموو تەیدی ئەو بۆچوونەی پارتی دموکراتی کوردستان کرد ئەوانەی کە لەگەڵ تەیارە نیشتیمانیە حکوومەتە دەسەڵاتەکەی خۆیاندان. بۆیە پارتی چەند لە دەستی بێت چەند پێی بکرێ بە تەنازول و بە لاوازی نازانێت کە سەردانی لایەنەکان بکە لەگەڵ بەغدا قسەکراوە لەگەڵ وڵاتانی ئیقلیمی قسەکراوە لەگەڵ حیزبەکانی ناوخۆمان قسەکراوە کە ئێمە حکوومەت و پەرلەمانێکمانێ ئێمە دەسەڵاتێکمانێ کە بەرهەمی خوێن و قوربانیدان و 100 ساڵی ڕابردوومانە بەرهەمی خوێنی شەیدەکانمان لە 100 ساڵی ڕابردوودا هەموو دەبێت پارتی دموکراتی کوردستان خاڵێکی جێی سەرنجە لەگەڵ هەر حیزبولایەنێک کۆ دەبێتەوە لە کۆتایی کە تێبینیتان کردبێ لە کۆتایی لەسەرەوە هاوڕاوین کە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین. یعنی کە بۆ کەسێک ناپرسی باشە ئێمە لەگەڵ حیزبێکی دیکە کەویش یان لەگەڵ لایەنێکی کۆ دەبینەوە چی پێویستە ئێمە خۆمان ئەوە بکەین دەمانێت هەموو حیزبەکان بەرەوە ئەوە سەرنجیان ڕابکێشین کە ئێمە حکوومەت و دەسەڵات و پەرلەمانێکمان کە بە هیچ دەسەڵات و پەرلەمان و حکوومەتی شوێنێکی دیکەی ناگۆڕینەوە دەبێت هەمومان لە دەوری ئەو دەسەڵات و حکوومەت و پەرلەمان و سەرۆکاتی ئێمە کۆبینەوە ئەم حکوومەت و دەسەڵاتی هەمانە وا ئاسان دەستمان نەکەوتووە 100 ساڵی ڕابردوو ئەمەی بەرهەم هێناوە بگرە زیاتر بۆیە
ئێستا جاری کە پارتی زانی ئەرکوم مەهامیچێ جاری کە پارتی لەگەڵ ئەوەیە کە ئێمە هەمومان بەیەکەوە بین بەیەکەوە تەبابین و ئێمە پێویستمان بە هیچ قسەی زبر و ناخۆش و نیە ئێمە پێمان پێویستمان بە قسەیەکە لێکمان نزیکاتەوە پتر بەیەکەوە لە دەوری دوشمێک کوبینەوە لە دەوری نیشتیمانەکەمان وڵاتەکەمان گەلەکەمان داواکانی باشتر هەنگاونان بۆ باشترکردنی خزمەت گوزاریەکانمان بۆی بتوانین ئەوەی کە خەڵک داوا لە ئێمە دەکەوەی جێ تمۆی خەڵکە ئێمە بتوانین وەڵامدارەوەی داواکاریەکانی ئەوان بین ئەمە ڕێڕاستەقینەکەی کە ڕێگای پارتی و بارزان و ڕێگای ڕێبازی بارزانانی نەک لادان لەو استراتیژیەکە هەموو جار میلەت پێی گوتوین ئەمە ڕێگا ڕاستەکەی دەنگی بە پارتی دموکراتی کوردستاندا و پێشی گوتون ئەمە ڕێگا هەڵەکەی کە دەنگی پێنەداون خۆشت ئەمە بە ڕیکلام نییە بۆ پارتی بۆ خۆمان ئەمە واقعی دیکۆمنتاریە کە هەموو جارەیە و نەتیجەی ئێلان دەکرێت بە ژماری دەنگ و بە ژماری کورسی لە بەرچاوی خەڵکە معلومە. مۆسەیان دەست خۆش بێ ئەمەوێ بەرنمەکە لەوەیە کۆتایی پێ بهێنین کە جەنابەت بخوێندنەوەی ئەو مێژووە بە خوێندنەوەی ئەو ڕوودا و سیاسیانی کێسە لە ساحەی سیاسی گوزەرێن گەشتبینی لەوەی کە پارتی دموکراتی کوردستان و ئەو مؤسساتانەی کە لە هەرێم هەن لە سەرۆکایەتی و حکوومەت و هەری سەرۆکایەتی هەرێم و دام و دەستگاکانی ئیداردان لە هەرێمی کوردستان و بەهاو بەشی لەگەڵ حیزبەکانی تر ئەم قۆناغە بەرە قۆناغێکی باشتر تێپەڕێنرێت و یەکگرتوویەک لە نێوماڵی کووردا بەدی بهێنرێ ئەو خەونانەی کە 1970 ساڵە پارتی خەباتی لە پێناواکات هەزاران قوربانی گەورەی لە پێناوە بەخشێنراوە بگاتە ئاسۆیەکی باشتر ئاسۆیەکی ڕوونتر. بەڵێ جەناب و هەموو ئەندام و هەواڵانی پارتی دموکراتی کوردستان و هەم بلیتەکەمان دڵنیا دەکەینەوە کە هیچ گومانیان لە ئاسۆ ڕوونەکەی دوا ڕۆژی پارتی دموکراتی کوردستان و ئەم حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمە نەبێ و ئەو دەنگە یان بڵێن نجاوەژاوەی کە جار بە جارێک لە نووسەرێک خۆ بە سیاسەتزانێک خۆ بە ڕۆشنبیرزانێک لێر لەوێ ئەها حکوومەتی هەرێم کۆتایی پێهادەها کۆمنتێک دەنووسیەوە بەغدا و قەراری داهاوە حکوومەتی هەرێم تووشی فلانتەی ئەوە هەمووی ژاوەژا و هەمووی پێی خۆش بیان پێی ناخۆش بێ ئەو هەست بکیان هەزنەکە دەچێتە خزمەتی دوژمنەکان و دەچێتە دژی دژاتیکردنی میلەتەکەی خۆی بەڵام حکوومەتی هەرێم پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی هەرێم پارتی دموکراتی کوردستان زۆر لەوە بەهێزترا زۆر و ئەوانە هیچ تەسیر لەو هەوڵ و ڕێبازە ڕاستەقین و ڕێبازە گەورێ و لەو ڕێبازە خاوەن سەرۆک بارزانی و چەسپی و قایمی ئێمە ناگۆڕێ و هەموو میلەتیش دڵنیا دەکەین کە ئەوانە قسەی وەختین و قسەی ڕۆژانن و تێدەپەڕن و کۆتاییان دێ حکوومەتیان بەردەوام دەبێ و سەرکەوتوو دەبێ پەرلەمانیان بەردەوام دەبێ و سەرکەوتوو دەبێ و ما ئێستا هەنگاوی گرنگمان ناوەکە دەجاریکە لە ڕێی ئینتیخاباتەوە لە ڕێی هەڵبژاردنەوە لە ڕێی ئەندام و هەواڵ و لاگرانی پارتی دموکراتی شەریعەت دەدەینەوە بەو دەسەڵات و پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێمی هەمانە و حکوومەتی هەرێم زۆر لەوە گەورەترەوە زۆر لەوە دامەزراوترە و ڕەگ و ڕیشەشی لە ناو دڵ و ئەندام و هەواڵانی پارتی زۆر لەوە قوڵترە بە لێدوانی ئەندام پەرلەمانێک کە خۆی پێیخۆش بیان پێی ناخۆش بێ خزمەتی ناحەزان دەکا ڕۆشنبیرێک پێی خۆش بیان پێی ناخۆش بێ کە نازانم چۆن دڵی بڕواردا چۆن زاتێکە قەڵەمەکەی بخاتە سەر کاغەزێک دژی حکوومەت و دەسەڵاتەکەی خۆی بنووسێ چۆن لە ڕووی دێمەتحی دەرەوەی هەرێم کات و هەرێم بشکێنێ بۆ دەرەوە بۆی ڕازیکردنی کەسێک بۆ مەرحەبای و سڵاو لێکردن و بۆ تۆقە و چاکوچۆنی کەسێک بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی بەهێزە ڕەگوڕیشەیە حکوومەتی کەسێک نییە حکوومەتی پارتی حکوومەتی ئەم میلەتەیە هەتا ئەم میلەتە هەبێ ئەم حکوومەت و ئەم دەسەڵاتەمان هەبێ و دڵشین دڵیاشیان دەکەینەوە ڕۆژ بە ڕۆژ هەنگاوی بەرەوپێشەوە نین سەرکەوتنی باشتر بەدەست دێنین و خۆشمان باشتر تەنزیم دەکەین کە نەمانتوانی بێ لە شوێنێک نوقسانی یەکەم و کوڕێکەکەی باش خزمەتمان نەکرد بێ باشتر خزمەتیان دەکەین. زۆر بەڕێز کاگە عومەر خدر ئەندامی مەکتەبی ڕێخستنی سلێمانی هەڵەبجەی و ڕاپەڕینی پارتی دموکراتی کوردستان خۆشحاڵ بووین بە هاتنە دوا سوپاس بۆ هەموو شیکردنەوەکانت. زۆر سپاس بۆ جەنابتان سپاسیەوە دەکەم. دەستیەوە خۆش بێ. ئەزان بم جۆرە هاتیە کۆتایی ئەم دیدارە تایبەتە تا دیدارێکی تر بە خۆتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.